ڕووداوەکە بە جۆرێک بووە کە دوو گەنج لە درەنگانی شەوی ڕابردوودا ڕۆشتون بەرەو فڕۆکەخانەی سلێمانی تا ئەوەی کە هاوڕێیەکیان کە لە دەروی وڵات دەگەڕێتەوە بۆ کوردستان بچن بە شوێنیداوە بێنەوە بۆ ماڵەوە لە درەنگانی شەودا دەچن بەرەو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و دواتر دەمەوبەیان کە لە نێوان کاتژمێر 4 بۆ 5 بەیانی کاتێ دەگەڕێنەوە لە نزیک نەخۆشخانەی شار بە دیاریکراوی لە بەدەم نەخۆشخانەی شار بەگوێ چەند شایەت حاڵێک کە بە خێراییەکی زۆر لە شەقامەکە هاتووەتە سەرەوە شۆفێرەکە کە شایەت حاڵێک باسی لەوە کردووە کە بە زیاتر لە 200 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ئۆتۆمبیلەکەی لێخوڕیوە ئۆتۆمبیلەکە بێسەرەتا بووە تا بێ تابلۆ بووە بێگومان لە پارێزگای سلێمانی و لە دەوروبەری سلێمانی زیاتر لە 800,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا بوونی هەیە پاشەوەی کە بە خێراییەکی زۆر لە شەقامی 16 مەتری دێتە سەرەوە بەرەو پردی دەباشان لە بەرامبەر نەخۆشخانەی شار پاشەوەی کە سەگێکی بێلانە دەپەڕێتەوە شۆفێرەکە کۆنتڕۆل لە دەست دەدات و بە شۆستەکە دەکەوێت و لە ئەنجامدا چەند تەقلەیەک دەدات و سەرنجام دەکەوێتە بەردەم ئەو ریزە دوکانەی کە دەکەوێتە بەرامبەر نەخۆشخانەی شار ئۆتۆمبیلەکە بە تەواوەتی تێک دەشکێ پاشووی کە سنتەری فریاکەوتن دەچنە سەر ڕووداوەکە دەردەکەوێت کە سێ گەنجی تێدا ئۆتۆمبیلەکەەوە دەست بەجێ هەرسێکیان گیانیان لە دەستداوە دواوی کە هێنران بۆ پزیشکی دادی سلێمانی لە ئێستادا یەکێک لە تەرمەکان لەلایەن کە سوکاریانەوە وەرگیراوەتەوە تەمەنی هەرسێ گەنجەکە لە ناو 25 بۆ 30 ساڵە دوو گەنجیان دانیشتووی شاری سلێمانی وەتا بە دیاریکراوی ناوچەی وارماوە زەڕایەنن و گەنجەکەی دیکە دانیشتووی دەرەوەی وڵات بووە تا ئێستا نازانێت کە لە چ وڵاتێکەوە گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان